کۆمیسیۆنی مافەکانی مرۆڤی تام لانتس سەربە کۆنگرێسی ئەمریکا شەڕ بۆ گرتنەوەی شاری موسڵی باز کرد کە لە ماوەیەکی نزیک لەم ساڵی زاینیدا هێرشێک بە پشتیوانی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بۆ سەر ئەو شارە دەکرێت کە گەورەترین سەنگری داعشە. بەڵام نیگەرانی زۆر بە تایبەتی لەلایەن ڕێکخراوەکانی مافەکانی مرۆڤ و یارمەتیدەر هەیە کە داخوا لە ماوەی کردارەکە و پاش ئەویش چۆن پارێزگاری لە مەدەنیەکان دەکرێت. لە بناخەدا حکوومەتی عێراق و حکوومەتی هەرێمی کوردستان دەبێت مسۆگەر بکەن کە پارێزگاری لە مەدەنیەکان خاڵێکی گرنگە بۆ شکستدانی داعش، بۆ سەقام گیرکردن و ئاشت بوونەوەی نیشتیمانی کۆمەلگا کە ئازارێکی زۆریان چێشتووە. ڕاوێژکارانی ئەمریکا وەک مەشق پێدەرانی هێزەکانی حکوومەتی عێراق و هێزەکانی پێشمەرگە لە گۆڕەپانی شار پێویستە یارمەتی بکەن کە چۆن کردارەکان بەڕێوە بچن. ئەو هێزانە بەبێ هێزەکانی هاوپەیمان بە تایبەتی هێزی ئاسمانی ئەمریکا ناتوانن ئەو کردارە ئەنجام بدەن. ئەگەری دەربازبوونی خەڵک هەم یارمەتیان پێویستە و هەروەها ڕەنگ بێت لە نێواندا کەسانی دوژمنی شەبن کە بیانەوێت لەو ڕێگاوە خۆیان دەرباز بکەن. بەگشتی هاوکاری لایەنەکانی وەک ئەمریکا و UN گەلێک گرینگە وەک ئەلیزابێت لە ئەنجومەنی پەناخوازانی نۆروێژ دەڵێت کە بنکەی لە عێراقا. دەبێت مسۆگەری دەربازبوونێکی بە سەلامەت هەبێت، لانیکەم پەیوەندی هەبێت کە داخوا ڕێگای دەربازبوونەکان چەندە سەلامەتن. دەبێت مسۆگەری بکەین کە پارێزگاری خاڵی سەرەکی لە کردداری لەشکریدایە کە مانای ئەوەیە ئەمریکا و UN پشتیوانی خۆیان بۆ هێزەکانی ئاسایشی عێراق زیاتر بکەن و ئەوەی ڕەوتی لێپرسینەوە لە خەڵک بۆ دۆزینەوەی هەڕەشە بە ڕێگای بەرپرسیارانە و ڕێزلێنانەوە بکرێت. بەڵام لەسەری هەمووان مەترسی هەشتی شابی و گروپەکانی دیکەی میلیشایە کە وێدەچێت خاڵی جێگای نیگەرانی ڕێکخراوی چاودێری مافەکانی مرۆڤ بێت. وەک سارا مارگن بەڕێوەبەری ئەو ڕێکخراوە لە واشنگتۆن دەڵێت. ئێمە بەردەوام داوامان لە حکوومەتی عێراق حکوومەتی ئێران تەنانەت ئەمریکا کردووە کە پێش میلیشیەکان بگرین پێشێلکردنەکانی چیدی مافەکان ئەنجام نەدەن، هەم پێش و پاش کردارەکانی لەشکری کە تێیدا بەشدار دەکەن. ئەو سوپای بەدەر سوپای حیزبڵڵا میلیشیەکانی سونی میلیشیەکانی عاشیرەش دەگرنەوە. ئەو ڕێکخراوە بە بەڵگە نیشان دەدات کە پاش ئازادکردنی فەلوجە بۆ نمونە میلیتارەکانی هەشتی شعبی مافەکانی مرۆڤیان بە توندی پێشێل کرد. ئێمە بە بەڵگەکان کوشتنەکانی هەڕەمەکی بە زۆرە بێسەروشێنکردن، ئەشکەنجەدان، خابوورکردنی ماڵان، خزمەتگوزاریەکانی سەرتاییمان نیشانداوە کە هەموو ئەو ملیتانانە ئەنجامیان دەدەن کە بە دوای گروپەکانی دیاریکراودا دەگەڕێن و لە ڕاستیدا بۆ ئەو پێشێلکاریانە هیچ سزایەکیان بۆ دیاری نەکراوە. ئەو ڕێکخراوە لە مانگی جوون داوای لە حکوومەتی عێراق کرد کە ئەوانەی لە فەلوجە پێشێلکاریان کردووە بۆ دەستگای دادوەریان بجۆزێتەوە بۆ ئەوەی بەپێی یاسا سزا بدرێن. سەلاحی پیرۆتی، دەنگی ئەمریکا.